و ئامادەین لەسەر هەڵوێستەکانمان باش بین ئەگەر بە ڕوحی خۆشمان بێ بەڕاستی لە هەر کون و قوشبنێکی ئەم کوردستانە سەرۆکی پەرلەمان بانگێشتی ئەندامانی پەرلەمان کە لە هەولێر بێ لە دێگەڵە بێ لەم لای دێگەڵەوە بێ لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بێ ئێمە هەر شەشەکەمان ئامادە ئەبین و ئیمزاشمان کردووە و خاوەن ئیمزاکانی خۆشمانین. ئەو ڕۆژە کۆتا دانیشتنی سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمانە خاوەنی 62 مەقعەدی پەرلەمانین بە 56 معلومی جەنابتانە 56 مەقعەدی پەرلەمانی جەلسەی پەرلەمان ئینعقاد دەکرێت 62 ئەندام پەرلەمان چ ڕێگریەکەی بۆ جەلسەی پەرلەمان ناکەیت تاکو ئێمە نەتوانین لە ڕووی سیاسیەوە چارەسەرێک بۆ دۆخی هەرێمی کوردستان بدۆزینەوە ناتوانین دانیشتەکانی پەرلەمانمان دەست پێ بکەینەوە ئەتوانین لە ڕووی یاساییەوە واژەی پەرلەمانتاران کۆ بکەینەوە کە ئێستا کۆکراوەتەوە ئامادەوە بەڵام هەمووی ئامادەی نیسابی یاساییشی تێپەڕاندەوە بەڵام پێشکەش نەکراوە هەموو شتێک لە ڕووی پەرلەمانتارانەوە ئامادەکاری بۆ کراوە هەیە. پارتی بە ئێمە وت ئەو بەردا زۆر قورسە پەرلەمان بۆی بەرز ناکرێتەوە ئەیا بەسەری خۆیە یعنی کاتە بە چەند ڕۆژێک پێش پاکخستنی پەرلەمان بۆیە ئەمە بوو هۆکاری پاکخستنی پەرلەمان دەرهاویشتەکانی پاکخستنی پەرلەمان بە هەمومانەوە دیارە یەکەم شت لە دەرهاویشتەکانی پاکخستنی پەرلەمان تێکدانی یەکریزی ماڵی کورد بوو.